تا ئێستا لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان هیچ حاڵەتێک نییە کە کۆنفێرم کرابێ ئەمە نەخۆشی کۆرۆنا هەیە. گەرچی تەوەرێک نەبوو لە تەوەرەکانی کۆبوونەوەکە، بەڵام باسی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێوشوێنەکانی ڕوبەڕووبوونەوەی بوو بە باسی سەرەکی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لە کۆبوونەوەکەدا وتەیەکی پێشکەش کردو تیشکی خستە ساردوایین بەرەو پێشچوونەکان لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. هەروەها ئاماژەی بەوە کرد تەنها لە 7 ڕۆژی ڕابردوودا 15,000 کەس لە هەرێمی کوردستانەوە و لە ڕێمەرزی باشماخەوە چوونەتا کۆماری ئیسلامی ئێران و ئێستا ڕۆژانە سەدان کەس دەگەڕێنەوە و دەبێت بخرێنە ژێر چاودێریەوە. ئەمەش دەتوانێت ئێستای بەڕێوەبەرایەتەکەی دانیە کە بێکەم و کورتی چاودێریە و هاوڵاتیانە بکەن کە تەنها لە 3 ڕۆژی ڕابردوودا 700 کەس لە مەرزی باشماخەوە هاتوونەتەوە هەرێمی کوردستان. وەکو پێم وتن بەڕێزان ئێمە لە ماوەی 3 ڕۆژە زیاتر لە 700 نەفەر لە مەرزی ڕسمی باشماخەوە بە شێوەیەکی فەرمی لە باشماخەوە داخلی هەرێمی کوردستان بووە. ئێمە حاڵەتی گومان لێکراو فەرقی لەگەڵ حاڵەتی سەلمێنراو، یعنی بۆی هاوڵاتیان بزانن ئێمە هیچ حاڵەتێک لە هەرێمی کوردستان نەسەلمێنراوە کە بەتایبەتی لە شاری سلێمانی کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە. دکتۆر سەباح حەورامی باسی لە ڤایرۆسی کۆرۆنا کرد کە لە ڕێگەی هەواوە ناگوازرێتەوە و ئەگەر کەسی توش بوو لەگەڵ هاوڵاتیان هۆشیاریان هەبێت ڤایرۆسەکە بڵاو نابێتەوە. کۆرۆنا نەخۆشیەکە بە هەوا بڵاو نابێتەوە، تەنها بە پژمی بەو لیکە بۆ سەوایلەی کە لێت دەرەچێت. یعنی ئەگەر تۆ ئەو کەسەی کە توش دەبێ هوشیار بێ بزانە چۆن ئەپژمێ، بزانە چۆن تەسەڕوفەکە باوەڕتانە بێ کەس توش ناکە، هاوڵاتی ئاسایی بزانە چۆن تەعامولەکە ڕۆژانە، یعنی تۆ بەس خۆت بپارێزە لەوەی کە بەرامبەرەکەت ئەپژمێ دەزمەیە لە لیکەکەی نەی مەی بە بۆ چاوت مەی بە بۆ دەمت تو تووشیم نەخۆشیە ناوی. لەسەر خزمەتگوزاری نێوخانەکانی چاودێری هاوڵاتیان بەڕێوەبەری تەندروستی سلێمانی نەیشاردەوە کاکەم و کورتی هەیە، بەڵام وتیشی ناکرێت گیانی 5 ملیۆن هاوڵاتی بخەنە مەترسیەوە و ئەوە هاوڵاتیانە بنێرنەوە بۆ ماڵەوە. بەڵێ دیارە ئەزمموی کەرەنتینە یا بابەتی کەرەنتینە شتێکی نوێ لە هەرێمی کوردستان، بۆیە زۆر جار غەڵەت تێگەشتن هەیە لە مەسلەی کەرەنتینە. ئێمە مەسلەی کەرەنتینە ئێمە یەکەم جار داوای لێبوردن لەو هاوڵاتیانە ئەکەین کە لەوێن دیارە ئێمە بەڕاشکاوی ئێڵین کەم و کورتیمان هەیە و ئەو کەم و کورتیانە تەنها واجبی یان ئەرکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی نییە. ئێمە بە پێچەوانە وەکو بەڕێوەبەرایەتی ئەرکی خۆمان بە زیادەوە جێبەجێ کردووە، بەڵام لەبەرەوەی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە ماوەیەکی زۆر کورتە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە و تایبەتمەندی شاری سلێمانی لەگەڵ شوێنەکانی ترا تۆزە جیاوازترەوە خۆتانەزان ئەم حاڵەتێکی زۆر ئستیسناییە. یعنی ئێمە لە سین کە خەڵک گەڕایەوە دەیان کەس گەڕایەوە لە وڵاتی سینەوە بۆ شاری سلێمانی، بەڵام ئێستا لە ئێرانەوە هەزاران کەس دەگەڕێتەوە، بۆیە کۆنتڕۆڵکردنی کارێکی ئەستەمە. بەڵام حکومەتی هەرێم پارێزگای سلێمانی لایەنە پەیوەندیدارەکان بە سپاسەوە هاتوونەتە سەرخەت و ڕۆژ بە ڕۆژ کێشەکان کەمترەکەنەوە و من نەزانم هاوڵاتیان گلەییان هەیە و معاناتیان هەیە، بەڵامە بێوان لەوە تێبگەن ئێمە لە حاڵەتێکی ئستیسناییان تەسەورەکەم لە دکتۆر سەباح حەورامی تایبەت بە پەیاموتی لە ئێستادا تاقیگەیەکیان تایبەت بە کۆرۆنا دروست کردووە و چەند نمونەیەکی پشکنینیان ڕەوانەی بەغدا کردووە و چاوەڕی وەڵامن. ئێمە تاقیگەمانەیە، تاقیگەکە ئێستا خۆتزانی ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکی نوێیە، ئێمە تاقیگەکەمان هەیە، بەڵام کیتی ڤایرۆسەکەمان تازە پێگەشتووە و تازە هەوڵە دەین کە کارەکان ڕێخین بۆی بتوانین پشکنینی بۆ بکەین و تەسەورەکەم لە ئایندەیە بتوانین بە ئاسانی پشکنینی بۆ بکەین. بەڵێ نردومان نازانمەوە لەوەغا. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی داوای کرد کە وەزارەتی تەندروستی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا چەند کارمەندێک بەگرێبەستدا بمەزرێنێت. هەروەها وتیشی نەخۆشخانەی پەنجا قەرەوێڵەی سلێمانی تایبەت بە نەخۆشیە گواستراوەکان کە ئاباتێشووی 7 ملیار دینارە هەیکەلەکەی تەواو بووە و لە ئێستادا 2 ملیاری خەرج کراوە. ئەگەر بێت و حکوومەتە و 5 ملیاری دیکەی بە یەکەوە خەرج بکات، ئەوە دەتوانێت لە چەند مانگێکدا ئەو نەخۆشخانە تەواو بکرێت کە بەشێکی گەورەی کێشەکان چارەسەر دەکات. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.